بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بنیادگار فایەخم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە ئەم شەوی ژۆک و شەوانی دی من دوو میوانم هەیە میوانێک لە سلێمانی و میوانێکش لە هەولێر میوانەکەی سلێمانی بە سوپاسەوە خاتوو خانم لەتیف چالاکوانی بواری مافەکانی ژنان زۆر سپاس بۆم دەرفەتە و لە هەولێریش خاتوو حەیات مەجید بڕیاردەری لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەت لە پەرلەمانی کوردستان دیارە ئەمڕۆ ڕۆژی تایبەتە بەوان بۆیە هەردوو میوانەکەم خانمن ئەمڕۆ 8 مارسە هەر لە ئێستەوە پیرۆزبایی لە هەر هەموویانەکەم مەبەستمە ئەمڕۆ لەسەر کۆمەڵێک بابەتی ناتەقلیدی بۆستین جارێ باسێک لەوە بکەین کە ئایا بە واقعی دۆخی ژنان لە هەرێمی کوردستان چۆنە هەمیشە من لە وردە گفتوگۆیەکش لەگەڵ خاتوخانم باسیەوەمان کردێوارە وتم کەس چاوەڕێ ناکات دۆخی ژن سەر ڕای تێبینیەکان ینی لە ئەمریکاش تێبینی هەیە لە سوئیسراش تێبینی هەیە لە سویدیش تێبینی هەیە لە ئەڵمانیاش تێبینی هەیە بەڵام لە فەڕەنساش تێبینی هەیە بەڵام لە ماوەی ئەم 25 ساڵە بەو پێدراوانەی لە بەردەستن دۆخی ژنان باشتر نەبووە لە جاران ئازادیەکان باشتر نین لە جاران هۆشیاری تاکی کورد و خێزانی کورد و وەکو وترێت پیاوی کورد باشتر نییە بۆ مافەکانی ئافرەت یاخود نەخێر بە پێچەوانەوە سەرڕای هەموو ئەو شتانی لە بەردەستن دەکرا باشتر بواە و ئەکراکە مافەکانی ژنان و ئافرەتان زیاتر وەکو وترێت باڵادەست و بەردەست بواە بۆ هەمویان بۆ کچان بۆ خانمان بۆ ژنان بۆ ئافرەتان هەر ناوێکی لێن چکە و ناوەش دابەش کراوە من زیاتر ناڵێم لە خانمخانەوە دەست پێیەکەم سڵاوت لێ بێت ئەم ڕۆژتان پیرۆز بێ وەکوتم بە پرسیارێکی ناباو دەست پێ بکەین واقعی دۆخی ژنان لە هەرێمی کوردستان ئێستا چۆنە بە خوێندنەوەکانی ئێوە بە حکمیەوەی ئێوە ڕێکخراوێکتان هەیە و بەردەوام لە ناو ژنانیشن و حزۆرتان هەیە بەڵێ سەرەتا ئەمەوێت 8 مارس لە هەموو ژنان و کچانی جیهان و کوردستان پیرۆز بکەم و سەری ڕێز و نەوازشیش بۆ هەموو شەهیدانی ژنان بە تایبەتی قوربانیانی یان شەهیدانی کوشتنی ژن لە ژێرناوی شەرەف مەسەلەی ژن یان مەسەلەی وەزعی ژن لە هەرێمی کوردستان دیارە خۆت زۆر باشە زانێ کە وەزعی ئینسان لە هەرێمی کوردستان وەزعێکی نالەبارە و ئێمە ژۆک و مرۆڤ لە سەرەتا و دواتری ژۆک و ژن بێگومان بەشێکین لە وەزعی کە ئێستا لە ئارایە لە هەرێمی کوردستان وەزعێکی یەکجار سەختە یەکجار ناتەندروستە بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە نامانێت بچینە ئەو تەفاسیلە بەڵام ئەوەی کە ئێستا کە تەرکیزی لەسەر بکەیت مەسەلەیەکە پرسیارەکەی تۆیە کە ئایا دۆخیان چۆنە ئەکرێ من لەلایەک و باسی بکەم کە هەنێ پێشکەوتن لە 10 ساڵی ڕابردووە بۆ نمونە لە 10 ساڵی ڕابردووە لە زانکۆکان ڕێژێکی زۆر کوڕ زیاتر هەبوو بەڵام ئێستا کاڕۆی زانکۆکان پڕن لە ژن و لە کچ و ئەوانە وەزیری خوێندنی باڵاش ئاماژەی پێدا کە لە 152 زانکۆکان بەڵێ و بێجگەلەوە هەنێ گۆڕانکاری باش من تەسەوری شەکەمەوە زۆر پەیوەندی بە کوردستانەوە نییە پەیوەندی بۆ کرانەوەیە کە لە سەردەمی ئەولەمەیە هەیە و بەڕووی جیهان ناکراوێنێتەوە و هۆکارەکانی پەیوەندیکردن بە جیهانە و تەکنەلۆژیا ئەمانە جۆر لە پێشکەوتنەکان تقریبان پەیوەندیدارە بەم بابەتە باش بەڵام هەنێ پێشکەوتنی تری ژۆکو مەسەلەن بوونە ڕێژی زۆری ژن کە شۆفێرن سیارە لێ خوڕن لەوەی کە لە بوارە جێجەکانی ژیانە دیارن و کاران بەڵام وەزعی ژن من وەکو چالاکەوانێک وەکو بەڕێوەری ڕێکخراوێکە زیاتر لە 17 ساڵە کارەکەم من پێم وایە دۆخەکەی زۆر خراپتر بووە لە جاران یعنی سەرڕای ئەوانە هەیە ئەو بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە هەیە بە ژن و بە پیاوە ئەکرێ بڵین باشە بەڵام ئەوە بێگومان لە ئاسی تەموح ئێمەیانە وەزعی ژن مەسەلەی ژن کوشتن مەسەلەی جیاکاری کە بە مؤسسە ئەکرێت یعنی بە مؤسسە کراوە جیاکاری یاسایی کۆمەڵایەتی سیاسی ئابووری باری سەختی ئابووری کە زیاتر لەسەر شانی ژن ئەکەوێتەوە ئەمانە هەموو هۆکارن کە ژن لە بارودۆخێکی زۆر خراپە بێ بەتایبەتی لە دوای 2014 و ئەو هەموو شەڕ و شەڕی تیرۆر ئەوانە کە هات کە قوربانیانی ژین دوو ئەوەنە و سێ ئەوەنە بوون وەنمونە کاتێک کە کەسێک شەهید دەبێت خێزانەکەی پەرتەوازە بێ مناڵەکانی پەرتەوازن کە ڕێژێک لەوانە مینن بێگومان دەربازبوونی بکوژانی ژن ئەوانەی کە بە ناوی شەرەفە کوژن بە بیانووی جیاجیا دەداخڵکردن لە دادگاکان و ئەمەشی کە ئەوگوزەری ئەم بارە نالەباری کە بۆ ژن هەیە لە هەرێمی کوردستان ئەو نەتیجەیە
نەتیجەی حکومڕانێکی ناتەندروستە، نەتیجەی نەبوونی مؤسساتە. ئەگیر خۆ ئێمە یەک دقیقە یادگار چونکی باسی ئیمتیازاتەکانە کرد، یەکی لەو ئیمتیازاتانەی کە بەدەست هاتە بۆ ژنان لە وڵاتەیە ئەو یاسا باشانەیە کە هاتوونەتە بەردەست لە پەرلەمان و کاریان بۆ کراوەکە جهودی زۆری ڕێکخراوەکان و هەنێ لە داموزگا حکومیەکان، بەڵام ئەم یاسایانە کاریان پێ نەکراوە. ئەمە غیابی مؤسساتەوە، کێشەی یاسامان نییە، کێشەی یاسامان هەیە هێشتا، بەڵام بۆ نمونە هەموارکردنەوەی 25 ئایتم لە یاسای باریکەسیەتی ئینجازێکی گەورە بۆ ژنان لەبەرەوەی لە ناوچەکەیە و لە وڵاتێکی ئیسلامیە زەحمەتە تۆ دەستکاری یاسای بکەی کە پەیوەندیدارە بە شەریعەوە، بەڵام لێرە کراوە لەژێر لە ئاستی طموحی ئێمانی ئەو مۆزوعێکی کەیە یاسای تونوتیژی خێزانی یاسایکی زۆر باشە بۆ ئەم مەرحەلەیە، لەوانەیە پێویستکە 5 ساڵی کە 2 ساڵی کە هەموار بکرێتەوە، بەڵام ئەمانە کاریان پێ ناکرێ. یعنی 2 ساڵ لەمەوە پێش حتا سەرۆکی حکوومەت خۆی لە یادکردنەوەی 25 نۆڤەمبەرە بە ئەسەفەوەتی بەداخەوە یاساکان کاریان پێ ناکرێ و ئەمانە هەموو شتن کە پێمان ئەڵەیان ئاماژەن کە دۆخی ژن لە دۆخێکی زۆر خراپە تا ئێستا. بگومان من دێمە وڵات. حەیات خان سڵاوتان لێبێت، ماندوو نەبن، جەنابتان بڕیاردەری لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەت لە پەرلەمانی کوردستانن. ئەمەوێت هەر لە قسەکانی خات و خانمەوە بچینە ناو پرسیارەکەمەوە سەبارەت بە دۆخی ئافرەتان لە هەرێمی کوردستان. ئاماژەی بەوەدا سەرڕای چوونە پێشەوەکان، سەرڕای ئینجازاتەکان، سەرڕای دەستکەوتەکان، بەڵام دۆخی ژنان ئێستا خراپتر بۆ لە جاران ئەگەر بە هەڵە نەمگواستە بێتەوە. و ئاماژەشی بەوەدا وتی لە ڕووی یاساوە، لە ڕووی لایەنە تەشریعەکەەوە شتی زۆر باش کراوە، بەڵام کێشەکە لە جێبەجێ نەکردنیەتی. ئەمە ڕێک کتومت پەیوەستە بە ئێوەوە، ئێوە چیاڵێن لەو بارەیەوە؟ سڵاو لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی بەڕێزیش هەشتی مارس پیرۆز دەکەم لە هەموو ئافرەتانی کوردستان، بە تایبەتی خانەوادی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان. هەڵبەتە ئەو قسانەی خات و خانم کردی بە دڵنیاییەوە تەواو لەگەڵ زۆربەی قسەکانی بەڕێزیانم، بەڵێ لە کوردستاندا لەبەر ئەوەی وەکو پێویست بەداخەوە یاسا هەیە، یاسای باش هەیە، ڕاستە هەندێک لە یاساکان لە ئێستادا پێویستی بە هەموارکردنەوەیە و هەندێکی ئێمە ئێستا راپۆرتی خۆمان لەسەر نووسیوە بۆ هەموارکردنەوە و هەندێک یاسای زۆر باشیشمانەیە، بەڵام وەکو پێویست ئێمە ئیشکالمان لە جیهاتی تەنفیزیە هەیە کە وەکو پێویست یاساکان جێبەجێ نەکراوە. ئەمەش بۆ هەردوو لایەنی ئەگەڕێنەوە، تەنها ناڵێم پەرلەمان کەم تەرخەمە کە یەکێک لە ئەرکە گرنگەکانی پەرلەمان و پەرلەمانتاران چاودێری کردنە و بۆ حکوومەتیشی ئەگەڕێنمەوە کە وەکو پێویست ئەوانیش کەم تا زۆر بەداخەوە کەم تەرخەمی هەبووە، چونکە ئەو یاسانە پێویستیان لە جیهاتی تەنفیزی پێویستی بە ڕێنماییە، پێویستی بە تەطبیقکردنە لەوێش کەم و کورتی هەبووە. بەنسبەت ڕەوشی ژنانەوە بە دڵنیاییەوە لە دوای ئەو قەیرانە قوڵەی کە هەرێمی کوردستانی گرتەوە، لە دوای بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغدا و هاتنی نیسبەتێکی زۆر ئاوارە و شەڕی نەخوازراوی داعش کە ڕوبەڕوومان بۆیەوە، بە دڵنیاییەوە کێشەکانی ئافرەتان قوڵتر بۆیەوە. لە ساڵانی ڕابردووە هەتا ئیشی ڕێکخراوەکانیش بە جۆرێک لە جۆرەکان ئەوانیش لە هەندێک لایەنی ترەوە ئیشەکانیان چۆن ئەڵەی قاڵ کردەوە پەرە پێدا کە ئەو ئیشەی کە ئیشی ئافرەتە بەڕاستی تۆزە پشتگوێ خرا کە حەقی خۆشیان بوو لەو لایەنانەوە ئیشکەن. بۆ نمونە زۆربیان ئیشان لە ناو کەمپەکانە کە زۆربیان ئیشان لەسەر ئافرەتی ئاوارە ئەکرد. من دەستخۆشیش لەوانە ئەکەم کە زۆر بەشیان ئیشیان بەڕاستی بۆ پێشمەرگە ئەکرد. من ئاگام لێیە دەیان ڕێکخراوی ئافرەتان خۆی تەرخان کردبوو بۆ دروستکردنی خواردن بۆ پێشمەرگە، بۆ کەمپین، بۆ پێشمەرگە، بۆ هاوکاریکردن، بۆ کەسوکاری شەیدان و پێشمەرگە. دیارە بەپێی بارودۆخەکان، بەپێی زروفەکان ئیشکردنی ئەوانیش کەوتۆتە ئەوەی کە بەو جۆرە بێ. بۆیە بەڕاستی لە ئێستاە ئەتوانم بڵێم ئامارەکانی 2018 کە ئەم چەند مانگەیە جارێ ئاماری توندوتیژەکان ڕانەگەیەنراوە، ناتوانم بەداتا ئێستا قسە لەگەڵ بەڕێستانە بکەم، بەڵام وەکو تر ئامارەکان بەڕاستی بە ڕێژەیەک لە ڕێژەکان لە هەڵکشانایە بەداخەوە. بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە
کە نیسبەیەکی زۆر با بڵێن سکاڵاکردن بەرز بۆتەوە کە ئەمەش بەڕاستی ئەوە ئەسەلمێنێک کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو هۆشیاری زیاتر بەرەو هۆشیاری چۆن ئەڵێ قانونی بەوەی کە ئافرەتی کورد هەست دەکات مافەکانی چییە ئەزانێت مافەکانی چییە ئەزانێت چی بکات بۆ خۆی کە نیسبەی سکاڵا زیادی کرد نیشانەی هۆشیاری کۆمەلگایە بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە پارلەمانی هەرێمی کوردستان جیاواز لە ئێران جیاواز لە تورکیا جیاواز لە سعودیا لە ناو پەرلەمانی کوردستانە دژیەکیەک و ناتەباییەک نییە سەبارەت بە مافەکانی ژنان یعنی بۆ نمونە نابیستی کەسێ بڵێ ژن پێویستە مافی هەبێت لە ناو پەرلەمانێکە دەنگ بەرز بکاتەوە بڵێ نابێ مافی هەبێ نابێ ئەم شتەی هەبێ تەواوی فراکسیۆنەکان متەفیقن لەسەرەوەی کە ژنان کۆمەڵێک مافی سەرەتایی هەیە ئەبێ هەیان بێت پاشان وردە وردە بکشێن بەرەو مافە گرنگەکانی دیکە کە ممارەسەی تواناکانی خۆیان و ئیمپاومنت و توانابەخشین پێیان بێت سەرۆکی حکوومەت واڵێت جێگری سەرۆکی حکوومەت واڵێت دەمی هەرکی ئەەکەیتەوە لە وڵاتە واڵێت پرسیارەکە ئەوەیە بۆچی ژنان دۆخیان بەرەو خراپتر چۆ کاگیادگار دۆخی ژنان تەنها پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە نییە ئەوەی لە ئەستۆی پەرلەمانایە کە ئیشی یەکەمی یاسا دەرکردنە بەڕاستی ئیشی خۆی کردووە بە تایبەتی ئەو لیژنەی ئێمە لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان وەکو یەک تیم کارمان کردووە بۆ ئەوەی کام یاسی ئاخر شت کە لە بەردەستمانەیە و کە بەرنمەیەکی تریش لەگەڵ جەنابتابووم لەسەر ئەو بابەتە کە دەستەوەردکردنی لە ساسی کۆتایە لە هەموو سێکتەرەکان لە جیهەتی تەنفیزیە بەڕاستی پەرلەمان ئیشی خۆی کردووە هەتا دەستی بۆ بابەتێکی وا بردووە کە بابەتێکی زۆر زۆر حساسە و لیژنەی ئافرەتان و ئافرەتانی پەرلەمانتار پەیان بۆ بابەتش بردو ئیشیان لەسەری کردووە بۆیە من ئەو بارودۆخەی کە ئێستا ئەو گوزەرێ لە هەرێمی کوردستانە ناتوانم بڵێم ئەوە ڕۆڵی پەرلەمان لاوازە ڕۆڵی پەرلەمان لاواز نییە ئەوە ظروفێکی خراپ هاتۆتە ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆتەوە کە لە هەموو ڕوویەکەوە قورسترینیان ئەو بارودۆخە ئابووریە بەداخەوە و نەفسێتی خەڵک بەڕاستی خەڵک ئێستا زۆر ماندووە زۆر هیلاکە یعنی سیرەکەی خەڵک کە قسەی لەگەڵەکەی شەڕی لێ ئەبێتەوە وەستی ئابووری خراپە بارودۆخی سیاسی بەڕاستی جێگیر نییە یعنی لە هەموو ڕوویەکەوە ئێستا کوردستان چۆنەڵی لە بارودۆخێکی تا ڕادێک دەتوانم بڵێم ناجێگیر و ناتەندروستە بۆیە ئەوانش تاسی دەکاتە سەر خراپی بارودۆخی ئافرەتان و زۆربوونی توندوتیژەکان سپاس دەکەم خانم ینی قسە جەنابیش تاماژەت پێداوت لە دوای 2014 ینی دۆخی ئابووری ڕەنگە بۆ نمونە پیاوەکە لە دەرەوەیەتەوەی جیشێکی نەیەکی دەست ناکەوێتەوە بە ژنەکە و بە مناڵەکە و بە کچەکانی ئەڕژێت ئەمە لایەنێک ینی بچووکترین کاریگەریەتی دەرەنجامێتی بەڵام قسەکە لەسەر ئێمام 4 ساڵە نیە ئێمە قسە لەسەر پێش 4 ساڵەکەشە ینی ئەمە پرسیارەکەیە من ئەمە لایەنێکی قسەکان لایەنی دومی قسەکان دانانی کۆتا بۆ ژنان لە وڵاتێکە کە ژن خۆی لە ناوکایەکەیە بە شێوەیەک لە شێوەکان بەکەم سیرکردنی توانای ژنان و یاخود بڕوابوونی ینی گومان ناخاتە سەر ئەوەی کە ژنان خۆیان بڕۆیان بە یەکتر نییە بۆیە ئەبێت پێویستیان بە کۆتا بێت سەرەتا لە بەشی یەکەمی پرسیارەکەت و بەشێکلەوەی کە حیات خانیش باسی کرد ئەوەی کە گرنگەوەی کە باسی کرد لە ناو پەرلەمان لە ناو حکوومەت لە ناو دام دەستگاکان قسە لەسەر مافی ژنەکرێ و هەموو متەفقن یعنی لەسەرمانە من پێم وایە لەم هەرێمەیە مەسلەی ژن بۆتە ستایل یعنی بۆتە مۆدێڵێک هەموو کەس تەبایی بۆەوە کاکە باسی بکە بەڵام حکمت و حونەرەکە لەوەیانەیە کە تۆ باسی مافی ژنەکەی تا چەند تەطبیقیەکەی باشە ئەگەر خۆتان لە دەسەڵاتان ئەگەر تۆ کاتێ مؤسسات دانی لە هەرێمی کوردستان دەست پێشخەرەکان بەمە بوو کەشتی باش بوون بەوەی کە بڕبوون نمونە بەڕێبەراتەکانیتون تیژی دروست کرا دواتر هەنێ شەڵتە دروست کرا باش ئەم شەڵتەران تا ئەسە بودجەی تەواویان نییە بەشێکی زۆریان ڕێکخراوەکان بە خێویانەکەن باشە ئەنجومەنێکی باڵای خانمان دروست کرا تا یعنی بە ئێستاشەوە لە بیدایەتەوە کە قەیرانی ژنە بوو بودجەی لە بەردەستان نەبوو ئیشەکان بکە مادام وایە ئێمە هێشتا بالضبط تا ئەسە یاسایەکی بۆ تەنزیم نەکراوە مادام وایە ئێمە هێشتا لە مەرحەلەی قسەیین قۆناغەکە نەکرێتەوە بۆ بە ئیشکردن و بە فعلیکردن یا بەکردارکردنی ئەو قسانێکی ئیڵین بۆ تەلەڤیزیۆن یا بۆ دام و دەستگاکانیان بۆ ڕێکخراونی دەوڵەتیەکان من پێم وایە لەسەر مەسەلەی ژن لەسەر مەسەلەی حقوقی ئینسان ئیرادەیەکی فعلی نییە یعنی لەلایەن ئەو کەسانی کە لە دەسەڵاتی سیاسیان ئەو کەسانی کە حکومڕانن کەواتە بەڕواڵەت لەگەڵیان بەڵام وەکو کار و کردار هەرچەند لە هەرێمی کوردستان لەبەرەی من خۆم شایەتم خۆم لەناو پرۆسەکە مەزانم کە هەنگاو نراوە بۆ نمونە ئەو موسەساتانەی کە دروست کراوە ئەمە شتی باشە بەڵام ئەو کاتە باشترە بێ کە تۆ ئیشی پێ بکەیت ئەچکی ئەمەی کە وتم ئێستا کاک یادگار ئێمە بێ لە یەک شتێک تێبگەین
خراپی وەزع خراپی بارودۆخ نەبوونی نالەباری باری ئابووری سیاسی ئەمانە هەموو دەرەنجامە ئێستا کە ئێمە تاین یعنی ئەوەیە کە ئێمە سیستەمێکمان لێ بمان پارێزیە وەکو تاک وەکو ژن بمان پارێزیە کاتێک کە ئەوەی کە تۆوتت پیاوەکەیەتەوە نانی لە ماڵ تووڕابێ ئەگەر ژنەکەیان مناڵەکە پۆلیس بیپارێزیە بتوانێت بە تەلەفۆنێک حکوومەت ئەم مناڵی لێ وەرگێت یان دایکەکە بپارێزیە تەمان ئەو ترسی ئەوەی ئەبێت ناچێت ئەمە بکە بەڵام لێرەوان نییە یعنی لێرە حتا لەسەر مەسلەی سکاڵەکانیش لەگە ڕێزم بۆ حیات خان سکاڵا ڕاستە زۆر بووە بەڵام لایەنێکی علاقی بە وشاری هینە کۆمەڵگەوە بەدەمەوە چوون و مانەوەیان لە محکەمە بۆ ماوەیەکی دوور درێژ ئەمەش کارە ساتە جاری وایە بە 6 مانگ بە ساڵ بە 2 ساڵ سکاڵایەک کەس ناچێ بەلایە بە تایبەتی ئەوەی کە من بە تەجروبەی خۆم و سکاڵێنی کە لەسەر مەسەلەی تەلەفۆنات و لەسەر مەسەلەی هەنێ شتەکە تەحەڕۆشی جنسی و ئەمانە ئەسڵەن هەر زۆر ئیشیشیان پێ ناکرێ بۆی ئەمانە دەرەنجامن ئەبێ ئێمە ئیش لەسەر سەرەوە بکەین بۆ ئەی بتوانین ئەمە خوارەوە چاک بکەین یعنی بۆی کەسێک کە ئەکوژرێت لەسەر شەرەف باشە ئەگەر لەسەر کەسێکی کە تاوانبارە بە 6 مانگ تاوا بێمە بە 3 مانگ تاوا بکرێ ئیجرعاتەکە سەریع بکرێ بۆی ئیجرعات بەرامبەر بکرێ بەرعافوات نەکەوێت ئەمساڵ بە جهودی ڕێکخراوەکان ئەوانە عفوکران لە لێبوردنی گشتی ئەگەینەوانش بە لێبوردنی گشتی کەوتن ئەمە بێجگەلەوەی کە بۆ نمونە کەسێک کە وایە حتا ئەگە دوای لە حکم دانیشی خۆی و کە سوکاری بێبەش بن هەنێ لە امتیازاتی گشتی یعنی هەنێ شەڕت و شروط هەیە هەنێ ڕێوشوێن هەیە ئەتوانی بیکەیتە بەر کەم و کوڕی و کلێنی ناو یاساکانە تەنها یاساکە نیە بەڵکو جێبەجێ نەکردنیشێتی و هەنێ نەشکراوە هەنێک لەوانە یعنی ئەو ئیجرعاتانە نەکراوە بۆ نمونە تۆ ئەگەر کەسێک بیجارێک شکاتت لەسەر بێ لە ژنەکەتت درابێ یان ئەگەر حتا یەکلایش نەو بێتە لە سەرت لە ژیان تا امتیازێکی حکومی وەرنەگری یعنی هەنێش ڕۆژێن هەیە ئەتوانرێ بگیرێتە بەر بۆی ڕێگریکردن لەو کەسانەی بۆ نمونە لە دام و دەستگایەکە تەحەڕوشی ینی ئەمەیت نازانم تەحەڕوشی سێکسیان پێ ئەکرێت گێچەڵیان پێ ئەکرێت ینی من بینیومە لە دەستگایەکە لەسەر ئەو شتە کەسێک دەرکراوە دوای ماوەیەک ئەو کەسە وەرەگیرێتەوە یان نەقڵەکرێت ئەنج ئەمە کارە ساتەکەیە بۆ نمونە تا ئێستا ئەگەر کەیسێک دوان لەو بابەتە هەبێ بەڵام کەسیش نەوێرە شکات بکە هەنێجار ئەو کەسی کە شکاتەکرا لێ ئابرێت یان هەنێجار ئیتیهامەکە درێ بە ژنەکاڵە جلوبەرگەکەت باش نییە خۆت ڕوت مافی پێشێل کراوە و ناشوێت سکاڵا تۆمار بکات چونکە ڕەنگە لەسەر ئەوەی ئەوترێک کەرامەت و شخصیەت کەسایەتی کرد ئەگەر ئێمە ڕێوشێنەکەمانیان ئەو ئیجرعاتانێکیکەن تونند بێ ئەو کەسانە جورئەت ناکەن ئەمە بکەن ئەمە لەسەر بەش یەکەم پرسیارەکەت کە پێم وایە پەلەتە بەڵێت بۆی بچمە لە حیات پەلەتە ئەوە قسە زۆر هەڵەگرێ بێگومان لەسەر مەسلەی کۆتا کە پێوێت دێمەوەلات بۆی حەقیە و باسە بەیچکە و باسە بەڵێ حیات خان من گوێم لە چالاکوانێکی بواری داکۆکیکردن لە مافی ژنان بوو وتی لە باشووری کوردستان ژن وەکو کاڵا سەیرەکرێت ئەمە ڕەئی ژنێکە لەسەر خۆتان یانی ئەمە هاوڕەگەزی خۆتانە ئەمە ڕەیەکەیەتی لەسەریەوە مەبەستمە بزانم لە هەرێمی کوردستان ژن وەکو کاڵا سەیرەکرێت تەنەندە و کاتەشی ئەبرێتە پەرلەمان و کاتی ئەبرێتە وەزارەتە و کاتەیەکرێت بە بەڕێوەبەرێکی گشتی و کاتەیەکرێت بە بەڕێوەبەرێکی قوتابخانە و کاتەی پۆستێکی پێدرێ برێتە ناوەندی بڕیارەوە زۆر بەڕاشکاوی وەڵام من بەرەوە کاگیادگارەوە تەنیا ڕێیەکە ئەشێ ڕێی جیاوازە بێ ئەشێ بیر و بۆچوونی جیاوازە بێ بەڵام ئەوە تەنها ڕێیەکە نابێتەوە ئەو ڕێ تەعمیم کەی بەسەر هەموو ئافرەتانی کوردستاندا نەخێر لە ئێستاە بەرەو پێشچوونی زۆر باشەیە لە هەرێمی کوردستانە وەکو پێشتریش خانمخان باسی ئەو بابەتەی کە بەڕاستی لە 10 ساڵ لە 20 ساڵ پێش ئێستەیە یعنی ئافرەتان وەکو پێویست لە بازاڕی کارە نەیان ئەتوانی ممارەسەی چۆنەڵی مافەکانی خۆیان بکەن هەتا یعنی 20 ساڵ پێش ئێستا ئافرێت مەبەستی بوو بەس بخوێنێ ئێستا ئەو ئامارەی کە ئەمڕۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵاش بڵاوی کردەوە لە سا 52 زانکۆکان یعنی کچن کە ئەمە بەڕاستی ئامارێکی دڵخۆشکەرە کە ئێمە مەرحەلەیەکی زۆر گەورەمان بڕیوە کە مەرحەلەی خوێندنە بۆیە ئەبێ ئێستا ئیش لەسەر کۆمەڵی مەراحلی تر بکەین کە پێویستمانە لە ئێستەیە و لەگەڵ بارودۆخی ئێستەی ئافرەتانە بگونجێ ئەویش بەڕاستی پێویستمان بەوەیە کاگە یادگار کە لە ڕێگەی وەزارەتەکانەوە لە ڕێگەی بەنمونە وەزارەتی پەروەردەیە خوێندنی باڵایە وەزارەتی ئەوقافە بەڕاستی وەزارەتی ئەوقاف وەزارەتێکی زۆر گرنگە کە لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە کە ئێمە کۆمەلگایەکی مسلمانین بمانوێت نەمانەوێت
هەفتانە زۆرینەی خەڵکی کورد ئەچێتە مزگەوتەکان و ئەوەی کە لە مامۆستا بەڕێزە دینیەکان وەری ئەگرن لەوانەیە ئەوە لە مامۆستایەکی تر بوو لە کەسێکی تر وەرنەگرن لە توێژەرێک وەرنەگرن لە منی ئێستا جوابی ئەوە شتێمە بۆیە پێویستە لەو ڕێگەیەوە یعنی چۆن ئەڵێ ڕێنمایی بەڕێزان مامۆستایانی ئاینی بکرێت کە چۆن پشتگیری و پشتیوانی ژن بن ئافرەت وەکو خۆی وەکو جوانی خۆی بە دڵنیاییەوە ئێمە پێشتر وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان بە تایبەت ئیشمان لەسەر ئەو بابەتە کردووە کە مجموعەیەکی زۆر بەڕێز کە لە وتارەکان یا وتارێکی چۆن ئەڵێ نەوعەنما تونند و تیژی بوو بەرامبەر بە ئافرەتان ئێمە هەموویمان کۆ کردەوەکو دۆکۆمنت پێشکەش بە وەزارەتی ئەوقافمان کرد کە ئیجراعات لەگەڵ ئەو بابەتە بکرێ ناکرێ ئەم بابەتە بەو جۆرە تێپەڕ ببێ باسی بابەتێکتان وروژە من هیوادارم ئەگەر مەجالم بەی ڕێگە باسی ئەو بابەتە بکەم باسی ئەنجومەنی باڵای کاروباری خانمانتان کە ئەنجومەڵی باڵای کاروباری خانمان زۆر تێبینی ئەوە پەیوەندی بە ئێمەوەی جا ڕێگەم بەی من باسی ئەەکەم ئەنجومەنی بەڕێزی کاروباری خانمان لە دەورەی ڕابردووە لە کۆتایی دەورەکەیە پرۆژەیەکیان هێناوە بۆ پەرلەمانی کوردستان ئێمە خۆمان وەکو لیژنە خۆشیان داوایان کرد و ئێمەش چەند جارێک داوامان لێکردنەوە کە ئەو پرۆژەیە جارێکی تر بۆمان بنێرنەوە پرۆژەکەیان بۆ هێناینەوە هەتا هەر بە عەرەبیش ناردیان کە پێویستە بە زمانی شیرینی کوردی بێت چونکە ئێمە پەرلەمانی کوردستانین زمانی کوردی زمانی یەکەمە لە پەرلەمانە بەڵێ بۆیە ئێمە خۆمان پرۆژەکەش وەکو پەرلەمان کردمانەوە بە کوردی واژۆی تەواوی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی لەسەرە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لەلایەن پەرلەمانەوە یعنی ئەوە حەزەکەم هەندێک شت هەیە بەسەر لیژنەیە نەکرێت چونکە ئێمە وەکو لیژنە بەڕاستی ئیشی خۆمان کردو کەم تەرخەم نەبووین ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە قەرارە لەو فەسڵە تەشریعیشا کە لە زووترین کاتە خوێندنەوەی دووهەمی بۆ بکرێ ئێمە ئەوەمان کردووە بۆ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و ئەگەر مەجالم بێ لەسەر کۆتاش کە پەیوەندێکی تەواوی بە پەرلەمانی کوردستانەوە یادگار زۆر باش لەم بەشەوەر بگرم بۆەوە دێمەوە لای جەناب سوپاس دەکەم خان بۆی ئەو پرسیارەمان بیر نەچێتەوە کۆتا و دانانی لە سەداسی بۆ ژنان لە پەرلەمان ڕای ئێوە لەبارەیەوە چییە؟ کۆتا کە تەمیزی ئیجابیە شتێکی زۆر باشە لە قۆناغێک لە قۆناغەکان بوون منە کۆتا من ئەمێ لێرەوە بیڵێم کە یعنی ما هەدیە یانی لەسەر سینێک پێشکەش بەر ژنان نەکراوە لە هەرێمی کوردستان مە بە جوهودی ڕێکخراوەکانی ژنان 2005 کە من خۆمێکێک ملەوانەی کە لە ساحەی تەحریر لە بەغا چەند جار مزاهرەمان کردۆ برێمەرمان بینیەوە مناقەشەی ئەمە کراوە و دواتر ئەمە هین کرا تێپەڕێنرا لە ئەو کاتە نازانم کاتی مەجلیسی حکوم وابزانم یان دوای ئەوە بوو بیسەبت بیرم نەماوە کۆتاکە فەرز بوو کە لە سا 25 کە بۆ ئەو مەرحەلەی عێراق شتێکی زۆر باش بوو لەبەرەوەی ئەگەروانە بێتۆ لە هەموو دنیان شاوایە کۆتا بۆیە دانرێ بۆ ئەوەی ئەو کەسانی کە مەجالیان نادریان بواریان نادرێن دەنگ و ڕەنگیان نێ بواریان پێ بدرێ کە دەنگ و ڕەنگیان هەبێ ئەو لە سا 25 کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ساسیە هیوادارم بۆ هەڵبژانی داهاتوو بێتە لە سا 40 شتێکی زۆر باش بۆ مەرحەلە بەڵام ئەوەی کە خراپ بوو لەسەر مەسەلەی کۆتا من حەقی عێراقم نییە بەڵام باسی کوردستانەکەم ئەوەیە کە ئەم کۆتایە نەمانتوانی تێپەڕێنین لە پەرلەمانەوە بچێتە سڵتەی تەنفیزیش یعنی سڵتەی جێبەجێکردن هەر لە پەرلەمان مایەوە ئەوەیە چونکی پێش ئەو کۆتایەت ئەوانش لە سەرەتای قسەکەت ئاماژەت پێدا تەمیزی جیاکاریەکی پۆزیتیڤ و ئەرێنیە جیاکارێکی ئەرێنیە کەمکردنەوەی توانای ژنان نییە نانە ئەمە کەمکردنەوەی نییە بەعکسەوە ئێمە ئەگەر ئەو کۆتایە نەبووە باوەڕە هەبێ بە ئێستاشەوە کە 2010 لە 4-5 ژن زیاترمان نەبوو لە پەرلەمان زۆر بە کورتی پێم بڵێ بۆچی ژنان دەنگ بە ژن نادەن ناوانە بۆ متمانەیان بە ژن نیە یعنی بەگشتی سەداسەد بەڵام ئەگەر ژنانی دەنگدەری کوردستان دەنگ بە ژن بدەن ڕەنگە بەرامبەری پیاوان ژن یەک دقەیەک دوانم بەری بە منەوە ڕۆ بە یەک دقە سوپاس دەکەم بۆ ئەوەی ژن بەشدار بێ ئەمە بەس مشکلەی هەرێمی کوردستان نیە مشکلی هەموو دنیاە بە وڵاتە ئەوروپیەکانیشەوە کە هەنێکی کەمیان نەبێت کە زۆر کەم هەیەتە لە سا 50 بە 50 بێ مەسەلەی ژن بۆی بتوانێت بێتە گۆڕەپان ململانێ بکە بەشدار بێ لە هەموو کایە سیاسیەکانە چکی ژن دایکە ژن ئەرکی لەس ماڵی لەسەرشانە ژن کۆمەلگا فەرهەنگەکەمان وە خەڵگرانە هاتۆ بۆی کە دەنگ بە ژن با کە ژن ببینێ لە سیاسەتە کە ژن قسە بکاتۆ بیرە نەچێ ئێمە لە هەتا 2003 ئەوانە شەنە حرەکاتی متەتەڕف هەبوون پێکەنینیشان بەلاو حرام بوو هی پیاوش نەک بە تەنها ژن
ئەنجا تۆ تەسەور کە تۆ لەم جەوەیە کە هەر لە شەڕی ناوخۆ ئەنجا شەڕی ئەنسار ئیسلام ئەنجا دوایی شەڕی ئەو هەموو ئێرهاب و تیرۆری کە هاتەوە هەبوو لە پێشەکی بەرنامەکەم مەبەستم ئەمانە بوو ئەم خاڵە ئەنجا تۆ لەم جەوەیە ناتوانی بە ژنێکیش بڵێ وەرە وەکو پیاوێک کە پیاو هیچ بەز نانەخوا لە ماڵەوە لە دەرەوەش ئیشی خۆی کات و یەتەوە و ئەرک و مەسئولەتەکەی کەمترە لە ژن ئەنجا ئەوەی کە گرنگە ئەبێ زمینەی بۆ خۆشکەی بۆ نمونە پارتە سیاسەکانیانە ژن بێنە پێشەوە بەڵام بەبێ مشوری ئەوە بخۆن کە ژنێک بۆ ئەوەی بتوانێت دڵی لە ماڵەوە نەبێ لای مناڵەکەی ڕەوزەیەک لە بارگاکەیە دانێت واش بێ بزانن کێن و ئەزانەیە کێش بێنێتە پێشەوە ئەنجا یەک دەقەت خوا کاگیادگار ئەم مۆزوع زۆر گرنگە بەلام ئەوەی کە گرنگە ژنان خۆیان من حەزەکەم بزانی ئەو پیاوانەی کە لە دەسەڵاتی سیاسیان ئاستا هیچیان لەو ژانە باشتر نین کە چاوەڕی ئەوەن کە سڵتە وەربگرن و لە سپارتە سیاسیەکانان ژنی زۆر باشەیە بە توانان لێ هاتوو زۆر جاتوانیان لە پیاوانی زیاترە بەڵام ئەبێ بواری بۆ ڕەخسێنرێ و مەجای بدرێ مەسەلەی دەنگدانی ژن بە ژن ئەمە فەرهەنگیەکە من پێم وانیە ئەبێ ژن هەردەنگ بە ژن بات دەنگ بە خەڵکی باش بیت ئیتر ژن بیان پیا بێ مشکلە نیە چونکی ئێمە مەبەستمانە کۆتا تێپەڕێنین مادەم کۆتا تێپەڕێنین ئەبێ باز لەسەرەوە بکەین کە باشە حیاتخان کاتی پرسیارم نەماوە کۆتا پەیامی خۆتان زۆر بە کورتی سپاسانەکەم دووبارە کاگیادگار بۆ ئەوەی کە ئەمڕۆ هەر تەلەڤیزیۆنەکەشتان نەکتەنیان بەرنامێ زۆربەی کاتەکانی بۆ ئەو بابەتە تەرخان کردبوو کە گرنگە جارێکی تر 8 مارس یعنی وەکو ڕۆژێک بۆ برەودان بە خەباتی ئافرەتان و کۆڵەدانی ئافرەتان لە هەموو بوارەکانە بتوانێت پێگەی خۆی بەهێزکە لە بواری سیاسیە ئیداریە دیبلۆماسیە عسکەریە هونەریە ئەدەبیە بتوانێت ڕێچکە بشکێنێت و بە هەموو جۆرێک ئیسپاد وجودی خۆی بکات لە کۆمەلگادا ئێمە توانین ژنان پشتگوێ بخەین بێگومان گرنگیان پێ ئەدەین حیات مەجید بڕیاردەری لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەت لە هەولێرەوە لەگەڵم بووی مادوونە بن زۆر سپاس لە سلێمانیشەوە لە ستۆدیۆی سلێمانی خاتو خانم لەتیف چالاکوانی بواری مافەکانی ژنان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون و سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ئێوەش هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز کۆتا قسەی منیش ئەوەیە بە نسبەت کچان و خانمان و ژنانەوە بە قسە لەسەرەوە ئاکرێت پێویستە خۆیان هۆشیار بکەنەوە چکە ئەوان زیاتر پێویستیان بە هۆشیاریە تاوەکو پیاوان لە جیاتیەوەی کاتەکانیان بەگوێگرتن و کات بەسەربردن بە کۆمەڵێک شتی لا بەلاوە بەسەربرن ئەتوانن بخوێندنەوە بەسەری بەرن بۆی بتوانن زیاتر بەرگری لە خۆیان بکەن و نوێنەرێکی باشتری خۆیان بن ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوڕێیانم لە سلێمانی و هەولێر قبوڵ بکەن تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا